بۆیە برانی بەڕێزی من هیوادارم لە کۆمەڵکاریەکەمانە کە پەیکەرەکەی بەو شێوە ئاشکرایەیە بە گوێرەی ئێسقانەکانی باڵتە لە پەنجەکانتەوە 15 دانە 5 ئێسقانی تر ئەمە 20 ئێسقان بەس لە مەچەکتەوە بەرەو خوارە 3 ئێسقانی تریش لە سەروتر بە بازوو قۆڵتەوەیە ئێسقانێکی شاتۆتەوە بۆ لای دەفەیشان ئێسقانێکی شاتۆتەوە بۆ لای ملت ئەم 25 ئێسقانە پەلێکی ئێمە ڕێکخراوێکی ئێمە نازانم هەرێمە ناوچەیە لە قەمەڵ بەندە تۆ چی ناوەنی ناو بنێ مهمەوە لای من پەلێک تۆ بەم شێوەیە دروستی کردەوە من ئەنجا ئەمە ژەڵێمەوە لە محەممەد و ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی ئەم 5 کەسە محەممەد بەرپرسیان و 4ەکە شوران و 20 کەس لە خوارەوە هەن 5 هاوبیر 15 هاودین چۆنت تەرتیب کردو لە بینی ئەم برایانەیە ساڵحی تایە ئاسوەی تایە ئەنجا عەبدولی تایە کە ئەمانە مەسەلەن هەندێکیان ناوە ئاسان ناسڵحێن تۆ بیان سڵحێنی پێکە وای بێ سەبریش بگری لەسەریە ئەمە یەکێکە لەو بێرخستنەوانی کە دایمە باسەکەین کە ئەبێت تۆ پشو درێژ بی خاستەنەوە برانی کە مەسئولیەتێکیانەکەوێتە سەرشان پشو درێژ بە ڕەشبین مەبە هەر بەوەی برایەک سارد بە و دانیشتوازی هێنا یایکێکی تر لە منافەسەی یەکتریان ئەوازیان هێنا خۆی و طبیعەتی حاڵ وایە چونکە ئیشە جارە خۆی نەگرتووە ئەسڵەن ئەم جیلەی کورد زۆر زەحمەت پێکەوە کۆمەڵکاری قبوڵەکە ئەم زەختەش کە لەسەر ئەهلی ئیسلامە زیاتر وایان لێکە دوورکەونەوە لە یەکتری کۆمەڵکاریەکە زۆر لاوازترە بێ دیسان ئەم ڕوحەی کە غەرب بڵاویەکاتەوە کە دیندارێتی ئەشێ بە تەنیاش بیکەی ئەوەندەی تر لێکمان دوورە خاتوو و ئەم دینەی ئێمەش لە یەکەم ڕۆژێوە لە یەکەم سەعاتی لە یەکەم نوێژی کە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعینی تایە وەلەو لە سەحرایی کە هێر بە جەمعە لە هەموو خیتابەکانیشان خوای پەروەردگار بە شێوەی جەمع فەرمێ دینەکەم هەڵگر ئەم بانگەوازە بە تەنیا هەڵناگیرێ ئەم هیوا و ئاواتە بە تەنیا نایەتە دی ئەم مقدساتەی قوت بم چەند لێزان بم بە تەنیا ناتوانم ئەم نیشانە بکەم هەربێ ئێوە هاوکاریم بکەنەوە ئەنجا ئێمە کاتێک کە 10 کەس بووین کەوتینە ئیشکردن کە بووین بە 50 بە قووەتر بووین زۆرتر بووین ئێستا کە بووین بە 100 بە تەکید مەیدانێکی بەرفراوانترمانەیە وزەی زۆرترمان کەوتۆتە بەردەست ئیشی باشترمان پێکرد کە بووین بە 200 سیرەکەین 200ەکە ئەنجامی کاری گەورەتری بوو لێوەشێت پەلە هاوێژین بۆ هەموو لایەکی تر ئێستا ئێمە کە زۆرترین پێویستیشمان ئەم جارە بە کۆمەڵکاریەکی زۆر ژیرانە هەیە زۆر پشو درێژانە هەیە ئێستا ڕوحێکی باوکانیان هەبێ ئەبێ دەست بەسەری ئەوانی ترا بێنن و سەبر لەسەر ئەوانی تریش بگرن خوای گەورەش یارمەتی دەری هەموو لایەکمان بێ خوای پەروەردگار هیدایەتمان بدا برایەتی و خۆشەویستی لە نێوانمانە زیاد بە ژیان و ئەو ڕۆحی ئومەتیەمان پێ ببەخشێ کە هەمومان هەست بە بوونی یەکتری بکەین کە ضەروریە ئەم کارە و پێکیشەوە بتوانین کۆڵی ئیسلامەتێکە و بانگەوازی ئیسلامەتێکە هەڵبگرین وەڵڵا برایانی بەڕێزی من ئەگەر ئێوە نەتوانن ناو خۆتانە بەسیترین کارێک کە ئەتوانن بیکەن ئەم 1 هاوبیر و 3 هاودین کە بتوانێت کتێبەکانی دەستکێ و بە دەرس بیڵێنەوە بە یەکتری هەر 4 کەس لە ماڵێکیشە ئەتوانن بیڵێنەوە و ئەگەر توانیشتان لە مزگەوتە 8 کەسن 12 کەسن بیڵێنەوە بەڕاستی شتێکی باشترە بەڵام ئیستیعدادت هەبێ کە تۆ کتێبەکانت ئیستیعاب کردووە منهەجەکەت ئەم بەرنامە دەرسیانەت هەمووی وەرگرتووە بۆی بزانین هەمومان ئەفکارمانەوێ بە یەکتری یەکێ لە گەورەترین و کوشندەترین نەخۆشی ناو بزوتنەوەی ئیسلامی ئەمە بوو یەکێ سەلەفی یەکێ خەلەفی وەڵا بە جددی برانی بەڕێزم یەکێ لە کەلارەوە هاتووە سەلەفیە یەکێکی تر دەروێشی شێخ مستەفای باقلانیە لە ڕانیە یەکێکی کە عەشایرێکی نەورۆڵیە لە هەڵەبجەوە هاتووە یەکێکی تر لەو سەرەوە
خەڵکی شارە و هەرچی پێی بڵێ عەشرەت هیچی نازان. یەکێکی تر هاتووە فەقێتی خوێندووە بووە بە مەلایەتیشی کردووە. یەکێکی تر لەولاوە هاتووە حەماڵ و ئەهلی کەسەبەی بازار. لەبەرەوە ناکرێ ئێمە حساباتێک لەسەر ئەم خەڵکە نەکرد. ئەم خەڵکە لە ڕووی توێژی خەڵکیەوە جۆرا و جۆرن لە ئاستی ئیستیعابکردن و وەرگرتن و پابەندبوون و گەیاندنەوەشیان دیسان جیاوازن. بەڵام لانی کەم حتا ئەو برانی کە نەخوێنەوارن ضروریە لە ڕێی گوێچکەیانەوە سیدیەکان گوێ لێ بگرنەوە، دەرسەکان گوێ لێ بگرنەوە بۆی بزانن ئێمە خۆمان چین و چین. ئەم دینە چەسپاندنی شەرع یعنی چی کە ئەوەندەی ئەڵێنەوە. ئەو برا بەڕێزەی خوێنەوارە کتێبەکەی لەلایەوە ئەی خوێنێتەوە، سیدی و دەرسەکانیشی لەلایە، بەڵام ئەو برای تر کە نەخوێنەوارە توانێت گوێی لێ بگرێت. وە برانی بەڕێز، ئەگەر ئێمە هەندێ برا هەیە پەلەیەتی بازووتر وا بکەین بازووتر وا بکەین، من هیچ پەلەیەکم لەم ئیشە نییە بەڕاستی، هیچ پەلەم لێنی. ئەوەی کە کراوە زۆر سەریع ڕۆیشتوین. مهم ئەوەیە ئێستا زەمینە فکرەکەمان ڕۆشنترە، کتێبەکانمان باشتر چاپ کردو لە بەردەستا هەن. ئەنجا ئیستیعابی ئەم کتێبانە تێگەیشتن لەم زەمینە فکرێ و پابەندبوون بەم لایەنە عەقائیدیەوە ئەم دید و تێڕوانین و بۆ چوون و پێناسە و هەڵوێستانە وامان لێ بکا کەوینە کۆمەڵکاریەک بەو شێوەیە کە دیارەکەین. ئەمە غەیری ئەوە سەر لە نوێ بین دیسان شتێکی کە تیکرارکەینەوە و یان لە شێوەیەکی کلاسیکی تکام وایە کە هەمووتان احتیمام بەمە بدەن، کۆمەڵکاریەکەتان بە شێوێکی باش وەربگرن، کتێبەکان پەیاکەن، منهەجەکە بخوێنن، شو درێژ بن بەرامبەر بە ئەندامانی خۆتان، سەبر لەسەر یەکتری بگرن، بە ساڵ و 2 ساڵیش پاڵ بە کەسەوە منێن. دەتوانێت لەگەڵ ئێمە ئەم ڕەوتە هەڵگرێ، بانگەوازێکی خواییە لە هەر گۆشە و کەنارێک ئەتوانێت خزمەتی ئەم دینە بکە، شتێکی باشەوە توانێت. خۆی پەروەردگار یارمەتیدەری هەموو لایەکمان بێ و زەوتواناکانمان بۆ دینەکەی خۆی بەگەڕخە لە ڕەوتێکی تۆکمە و لێ هاتووە کە برایەتی دینی تایە عەکس بێتەوە و کۆمەڵکاریەکی بەهێز و پتە و بە دید و تێڕوانینێکی ڕۆشن لەسەر بەرنامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەرەو دارولئیسلامێک کە چەسپاندنی شەرع ئەبێ بە هەدەفێکی گەورەتیایە بۆ دنیا، سەروەری شەرعی تیا دێتە دی، سایدادی خواویستی ئەکشێ بەسەر هەموو لایەکە. خوای گەورەش ڕەحمان پێ بکا و عمری ئەمانەتمان درێژتر کە تا سەرکەوتنێکی ترە بینین و ئەم ئیسلامەتیە. وخوای گەورەش یارمەتی دەرمان بێ لەوەی کە ئەو غوربەتەی بەسەر ئەهلی ئیسلامە هاتووە لە کوردستان و لە کۆمەڵگەی کوردی ئێمەیە، ئێمەش ببین بە بەشێک لە ئەداتی قەدەری خوای گەورە بۆ گۆڕینی وهێنانەوەی عیزەتی مسلمانان. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا، والسلام عليكم ورحمة الله وبركاته.